سڵاتان لێبێ و کاتتان باش هەروەکو دەزان کۆمەڵگەیبانی ناحوکمی لە ئێستادا بەیەکێک لە کۆمەڵگە ئەهلی پێشەنگەکانی هەرێمی کوردستاندا دەدرێ جا بۆیە بۆ وەرزی نوێی خوێندن بە کۆمەڵێک بەرنامە و پرۆگرامی تۆکمە دەگەڕێنەوە لاتان. سڵاوی خواتان لێبێ دایک و باوکان و قوتابیانی خۆشەویست لەگەڵ نزیک بوونەوەمان لە ساڵی نوێی خوێندن بە پەرۆشەوە چاڕوانتانی لە پۆلەکان بتان بینینەوە هیوای سەرکەوتن بۆ قوتابیان و مامۆستایان و کۆمەڵگاکەشمان دەخوازم. ساڵی نوێی خوێندن زیاتر لە دەستپێکێک دەرفەتێکی نوێ بۆ بەدەستهێنانی ئامانجی نوێ ئێمە لە کۆمەڵگەی بان بە پەروەردەیەکی کوالێتی و ژینگەیەکی پاڵپشتی کرد چاوەڕێتانی. دایک و باوکانی خۆشەویست قوتابیانی ئازیز لە بۆ ساڵی نوێ بە بەرگی و توانایەکی نوێ چاڕوانتانی. دای بابی هێژا قوتابی خۆشەویست مامۆستایان و پەروەردەکارانی بەڕێز دەستپێکی ساڵی نوێی خوێندنتان پیرۆز بێت. ساڵی نوێتان پڕبێ لە زانست و زانیاری و مرۆڤدۆستی. ساڵی نوێ نوێبوونەوەی خوێندکارە لە ئەرک و وانەکانیدا بۆیە ئێمە لە کۆمەڵگەیبان بە چالاکی و وزەیەکی نوێوە پێشوازی ساڵی نوێی خوێندنتان لێ دەکەین. ساڵی نوێ واتە ئامانجی نوێ وانەی نوێ و هەلێکی نوێ بۆ گەشانەوە بە ئەم ساڵ پڕ لەوزە هەوڵ بدەین تاوەکو ئەم ساڵ بکەین بە باشترین ساڵ لەگەڵ قوتابخانەی بان. ساڵی نوێی خوێندن سەرەتایەکی نوێ بۆ گەشەکردن و فێربوون. من متمانم بە هەمووتان هەیە بۆی بێکەوە سەرکەوین. قوتابی ئازیز ساڵی نوێ دەرفەتی تۆیە بۆ درەوشانەوە لە کۆمەڵگەی بان. ساڵی نوێی خوێندن دیارەکە ئامادەمان کردیا پڕ لە فێربوون و زانست و کارامایی بە خۆشەویستی و پێشکەشتان دەکەین. لێرەدا لە کۆمەڵگەی بان بۆ ئەم ساڵی خوێندن چەندەها چالاکی ناوازە و چێژبەخشمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە. کۆمەڵگەی بان ناوەندێک بۆ پەروەردە و ژیان.